بۆ ماوەی 30 ساڵە حکومەتەکانی تورکیا و کۆماری ئیسلامی ئێران بۆردوومانی سنورەکانی هەرێمی کوردستان دەکەن. هاوڵاتیانی مەدەنی بە ئامانج دەگرن. بۆردوومانەکان بوونەتە هۆی کوشتنی چەندین هاوڵاتی بێتاوان. بوونەتە هۆی ئاوارەبوونی گوندنشینان، وێرانبوونی ڕەز و باخەکانیان و لەناوچوونی مەڕووماڵاتیان. سیپیتی کار لەسەر بەبەڵگەکردنی بۆردوومانەکان، بە ئامانجگرتنی هاوڵاتیان، ئۆتۆمبیلەکانیان، خانوو گوندەکانیان دەکات. خێزانەکان لە ترسدا دەژین و هەروەها منداڵەکان ترسیان لە ئاسمان هەیە. بە ناوی کەمپینی ئێستا گوێمان لێبگرن، بانگهێشتان دەکەین بۆ بانگەوازیکردن لە تورکیا و ئێران، بۆ کۆتایی هێنان بە بۆردوومانەکانی کوردستانی عێراق.